لەسەر بەرزبوونەوەی نرخی زێر لە جیهان و بە تایبەتیش لە بازاڕەکانی ناوخۆ کە بینیمان هاوکارم دالیا کەمال لەگە میوانەکە قسەی کرد ئەو هۆکارانەی کە کاریگەری هەبووە لەسەری ئمە میوانداری بەڕێز ئەحمەد قادرمان کردووە کە شارەزای بازاڕە دارایەکانە لێرە میوانی ئەمەیە بەڕێز ئەحمەدەم کاتت باش بەخێرهاتی هۆکاریم بەرزبوونەوە خێرا و بەردەوامە چییە لە زێڕە خۆی ئەگە بگەڕێنەوەنە بۆ ڕابردوو چەند فاکتەرێک هەیە کە کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر نرخی زێر بۆی پێشبینی داهاتوشکەین و ئێستا بزانین بۆچی بەرزبێتەوە پێویستمان بە هەنێک داتای مێژووی هەیە کە ئەم فشاری بەرزبوونەوە لە کۆتاییەکانی ساڵی 2023 دەستی پێکردووە چەند فاکتەرێک هەبوو لەو کاتەیە کە وای کرد کە نرخی زێر بۆ شێوازە بەرز بێتەوانێ و نرخی مێژووی تۆمارکە ئەویش ناسەقامگیری ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو لەگەڵ ئەو داواکاری زۆری لەلایەن وڵاتانی ترەوانێک کە خواستێکی زۆر لەسەر زێر بوو و لەگەڵ ئەو هەواڵانەی کە ڕێژەی سووی بانکی ئەمریکا ڕوو لە داوازیم کات و هەنگاوەکان دەست پێ بکە ئەمانە وای لێ کرد کە ڕێژەی نرخی زێر بۆ شێوازە بەرز بێتەوانێت بەڵام ئێستا بابەتەکە جیاوازترە یعنی ئەو فاکتەرانە زۆربەی نەماون ئێستا ئەوەی کە لە ئارایە یاخود ڕۆژانە مەسەلەن بۆ نمونە ئێمە پشتی پێبەسین ئەو داتا ئابوووریانەی ئەمریکا دۆلاری ئەمریکیە کە وای لێ کردووە خواستێکی زۆر مەسەن لەسەر زێر دروست بکە بە تایبەتی لەم هەفتەی ڕابردووە باشە بۆچی ئەم کاریگەری داتانە لەسەر نرخی زێڕە کاریگەری داتا ئابوووریەکان چارەکی ساڵانە گۆڕانکاری بەسەرایە بۆ نمونە لەم چارەکەیە زۆ گرنگە بۆ بەرهێنەران بزان ئەو داتا ئابوووریانەی بە تایبەتی لە ئەمریکا چونکە بەهێزترین ئابووری جیهان و کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر زێر داتا ئابوووریەکانی ئەمریکا بینین دۆلاری ئەمریکی ڕوو لە دابەزی نەکات و داتاکان خراپن بۆ بازرگانان وان لێکە کە مەسەن خواست لەسەر بابەتی تر دروست بێ کە بازرگانی لەسەر بکەن و ڕوو بکەنە باوەی تر تاکو سوودی لێ ببینن بە تایبەتی کە پاول لە هەفتەی ڕابردووە و لە هەفتەیەشە بە هەمان شێوە ئاماژەی بۆکە کە ڕێژەی هەڵاوسان کە دابەزیەوە بۆ 2.9 یەکێکە لە هەنگاوە باشەکانی و پێشبینی لێکرێت زیاتر دابەزێت لە سەرەتای ساڵی شوانێ ئامانجی ئەو بوو کە بیگەێنێتە 102 ڕێژەی هەڵاوسان و ئەنجا دەست پێ بکەن بە دابەزینی ڕێژەی سووی بانکی و ئێستش باس و خواستەکان ئەوەیە کە ڕێژەی سووی بانکی لە مانجی نوێ دابەزێت و لە سەرەتای ساڵە پلانێکی تریانە بوو کە پیان وابوو بە 3 جار ڕێژەی سووی بانکی دابەزێن بەڵام بەس ئێستا لە کاتی کۆنفرانسەکانە کە پرسیاری لێکرێت لایەن ڕۆژنامە نووسەکانەوانە نەخێر گۆڕانکاری بە سەرروتەکانیان هاتووە کە پێی وایە بە 1 جار ئەم ڕێژەی سووی بانکیە لە 5.5 جوانێ دابەزێنێت و بە بەهێزی ئەم دابەزینە بکە بۆیە بۆ بەرهێنەرەکان زۆرتر خواستن لەسەر زێر و تەنانەت پشک و بابەتە بە دابەزینی ڕێژەی سووی بانکی نرخی زەر هەر بە بەرزێمێنێتەوە ئەگەر دەست پێ بکرێ بە هەنگاوەکان و بەم شێوازە بمێنێتەوانە باس خواستەکان و داتاکان بەڵێ پێشبینی بەرزتری زیاتریشی لێکرێ ئەم پێشبینیە کرابوو پێشتر چونکە داتاکان ڕاستەخۆ بەرزبوون تۆمار ناکە پێویست بە فاکتەرێ بۆی نرخی بابەتێ بەرز بێتەوانێ یاخود دابەزێ ئێستا کۆبینی ئەو فاکتەرای داتا ئابوووریانی ئەمریکا وای کرد کە نرخی زێر بەرز بێتەوانێت کە پاول بە عاشکرا بڵێ لە مانجی نوێ پێشبینیەکان زۆر ئەگەرێکی زۆر هەیە کە ڕێژەی سووی بانکی دابەزێنی بۆیە ئەو بەرزبوونەوەشت بەو شێوازەی بین خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان مامەڵە بە زێڕەوەکە جەچ لە بازاڕە داراییەکانە بێ یاخود لە بازاری ناوخۆ بێ پێشنیازی ئێوە ڕێنماییەوە چییە بۆیان بە تایبەتی زێر کە یەکێکە لەو بابەتانی کە خواستێکی زۆری لەسەر و بازرگانی زۆر لەسەرەکرێ پێویست بە ڕاوێژکاری تایبەت هەیە بۆی بتوانیت لە نرخی گونجاوە بفرۆشیت یاخود بیکڕی ئێستا ئەو نرخی کە لە زێڕە هەیە پێشتر ئاماژە پێکرا بە ئەو دابەزینی کە کردی تەنها چەند فاکتەرێک هەبوو کە چەند باس خواستێکە بوو کە ڕێژەی سووی بانکی دو ئەخا بۆ ساڵێکی تر ئەو داوازینێکی کردی تەنها لەو بابەتانە بوو کە ناسەقامگیری ڕۆژهەڵات مەسەلەن بۆ منە جێگیرتر بێتەوانێ و کێشانە نەمێنێ وای کرد و دابەزینە بکە ئەو دابەزینە دەرفەتێک بوو بۆی کە ئەوەی کە بازرگانیەکە لە ئاڵتونە سارێکی گونجاو بۆی بکڕێت و ئیسفادەی لێ بکە بەڵام ئێستا پێویست بە داتا و فاکتەری تر هەیە کە بۆی بزانین بەردەوام بێ لە بەرزبوون 2500 پێشبینی کراوە بەڵام بەس پێویست بە فاکتەری زۆر بەهێزتر هەیە چۆن و فاکتەرانەوەی لێ کردووە کە بەرز بێتەوانە بۆ شێوازە باشە کاک ئەحمەد لە کاتێکە بینین چینیش 2 مانگە کڕێنی زێڕی ڕاگرتووە ئەمە هیچ کاریگەری نەبووە کاریگەری ڕاستەوخۆی هەبوو لەسەر نرخی زێر بەڵام وەکوتم کە هەندێک کات ئەو داتا ئابووریانە کە کاریگەرەکانیان زۆر زاڵتر ئەوێ بەسەر نرخی زێڕە لە بابەتەکانی ترا مەسەلەن بۆ نمونە لە مانجی 12 و 1 ئەو فاکتەرانی کە ناسەقامگیری و داواکاریوانە وای کرد کە نرخی زێر بەرز بێتەوە بەڵام ئێستا داتا ئابوووریەکانی ئەمریکا زۆر گرنگترە لەلایەن بازرگانەکانەوانێ
بۆی بتوان بڕیاری بازرگانی بم بۆ داهاتوێ. باشە بەڕێز ئەحمەد قادر شارەزای بازارە دارایەکان لەگەڵمان بۆی سوپاس زۆر خۆشحاڵم بەڕێز. هاتە.